ئەم ڕقەمە ئەلوجانە بەس بۆ باشە کەس نازانی هیچی با ڕقەمی لێ لە خۆمەوە بەش و ژن دەرچێت هیوایەتم بە زەڵقت ئەلو ئەو دەنگە ئەم کاتە و باش کاکە عادلگیان یاخوا بە خێر بێت فەرموو کاکە عادلگیان بیستومە هەلی کارتان ڕەخساندووە بۆ گەنجان بە عەقد بۆیە من فۆرمێکم پڕ کردووە ئەتوانم تەعیینم بکەن بە عەقد باشە بۆ عەقد ها هەر بە ڕەسمی بۆ دەکەم وەڵا ڕەسمی خۆ هیچ نەبیستۆ لەم لا بۆ ڕەسمی ئەی بیستم وتیان ئیش نییە شێوە ڕووی بابی ئەوە ڕەش بێ وای وت بەس مەجموعەیە پرسیار هەیە ئەبێ لێو بکەم لەبەر فۆرمەکە تیای بنووسم دەست خۆش بێ کاکە عادلگیان یەک دوو پرسیارە لێ بکەم چونکە یەکەمە سەر فۆرمەکە زۆر زەڕورە فەرموو ماشەڵڵا ئەمڕۆ زۆر گەرمە هەستەکەم هەز ناکەی گەرمە نەخێر لای من گەرمە تۆ سەیرکە چی هەڵایی تخوا ئەوە چییە ناوی سیانەکەشی نووسراوە جوانە نەریمان ڕژدی ئەبازە نەنا کاکە عادلگیان ڕژدی ئابازە نییە ڕژدی ئاغا ئەم نقطەکەیان بۆ دانە ناوە دێ باشە ئەی تەمەنە چەنە 22 ساڵ باوکە ڕۆ ماڵێ بۆ کێشە هەیە کاکە عادل لەگەڵ تەمەنەکە نەوەڵا ئەوە ئەو 22 یادگاریە کە باباسی نەکەم باش ئەڵێم شەهادە چیت هەیە وەڵا هیچم نییە تەنها پۆلی 5 سەرەتایم تەواو کردووە 5 سەر تۆ بڵێ 6 ئەی نابێ کاکە عادل چۆن لای من ئەبێ بەخواشتی وام کردە بۆ بجەڕمە هەر لە پێکەی نابچڕێیت ئەمە شەهادە 6 سەرەتایی تۆ بڵێ 3 متەوەستە ئەی ئەبێ کاکە عادلگیان ئەڵێم لە کۆمپیوتەر ئەزانیت من ئەڵێم ئەلفوبێ بە حونجە ئەتوانم یانی بیخوێنمەوە کە پێم خۆشە ئەزانی بۆچی چونکە ئەها سەیری کە ئەها کۆمپیوتەرە ئەوە دوای دەوام خۆم فێر دەکەم هیچ مەقسەد یعنی لە ئەستای دەوامی شابێ هەر ئەتوانی فێربی فێر دەکەم بەخوا وای لێکەم تایپ بکەی تێگەی ئەها ئەوانی تێگەی لەحنی پێ دەکەی ئەمەە سەریع بی ئەفوو کاکە عادلگیان دەست و خۆش بێن باڵێ ئەتوانم ڕقەمی تەلەفۆنەکەت بەرم سەر هەتۆ ڕقەمی تەلەفۆن سەلامەت ئەوە کەشتی جوانە بێ هین ئەبینم ئاوە سەرم لێ تێگە چێ تێگەی هەردووکیم بۆ بنووسە بەڵێ زۆر سپاس واتەکە عادلگیان من لەکوێ ئیشەکەم ئەگەر تەعیین بووم وەڵڵاهی ئەزانین چۆن ئێستا حالیەن ژوورەکانمان تقریبان قەپاتە دوایەوە نیازیشم نییە تێگەی ئەو بەزە بخەمە بەردەمی پشیلە هین مەقسەدم یعنی قەپاتە ئەها کورسیە ئەو موقت هیوادارم ڕۆشنبیری بەغەڵە لە من تێنەگەی یەتە تەنیش خۆمەوە داهانیشیت ئیشەکەم چییە من دەتۆ وەرە دوایی قسەی لەکەین ئیناڵم تایپ ئەو بۆ ئەەکەم تێگەی تۆ بەس ئایدی خۆم بە واتە سکرتێرم تقریبا زۆر باشە ئەی جلو بەرگەکەم ئەبێ تایبەت وڵڵاهی ئەزانین چۆن خۆی هەتا هین بێت باشترە مەقسەد یعنی هەتا سپۆرت بێ باشترە چکە عینە تەبیعەتی دۆلاری هەیە ئەهاسی کە خۆی کە تەنورە بەرز بوو دۆلارەکە نزمت دەرەچێتەوە ینی مەقسەدم ئەوەیە هیوادارم بەغەڵەت تێنەگەی تۆخۆتەوێت تەنورەکەم کورت بێ من ناڵم کوێ وەزەوە خۆ دەزانی دەحتیمالە وا جوانتر بێ وەنیە بەڵێ دەی هیوادارم تێگە ئەوە بەری بۆ ئیدارەت وەزە زوو بیتەوە بۆی کە ئیتر ئەگەر لێرەش نەبووم احتیادیە زۆر احتیادە لە شوێنەکەی من دانیشی واتە هەر کاتیش تەلەفۆنم کرد ئاساییە بەڵێ هەر کاتی تەلەفۆنم کرد ئاساییە لەشی خان چۆنی تۆ چۆنی باش ئەولا باشە وێنام لە کۆرەکەی خۆمە لە باشە دەستەکانی خۆش بیاخوا ئەیسیم کارتەکە ئەوە تا
ئەوە چی دەستی کاتەکە خۆش بیاخوا دەباشە بەس لە عادل قسە نەکەی لای کەس باشە چۆن نان. من ئیشم پێێتی نان حەقیەوە نەبێ بەسەر چاو دەبا چاو خۆش بێت تۆ بڕۆدی ئەوەکە نییە کاتێکی خۆش بڕۆدی لێخواپیس بۆ خۆیدا دەنەسی قسەکان زۆر ڕازدەر چوون چوومە لای کە عادل وتم پێویستم بە ئیشە فۆرمێکم پڕ کردوێتەوە بەشکەم بە عەقد دامەزرێنی وتی عەقدی چی هەر بە ڕەسمی داتەمەزرێنم بۆ خۆیان خەریک بوو بێتە لەم هەر حەبەسام شێت بوو ئینجا چی وتم ڕەقەمەکەتم بەرێ هەردوو ڕەقەمەکانی ناپێم کە باوانی شێوێ باشە تۆ داینێ بۆ خۆم بەخوا بێ حەقی لێ بکەمەوە باشە دەست و خۆش بێ چاو باش قاڵە هەر وایە یەخوافرەتێ نەبینێ چێتە باوەشوانێ ئەرە بەخوا خەمە هەر شێت بوو دادا نەسرین هەر شێت بوو ئەزانم چی لێ بکەم نازانم زۆر ژنانیە زۆر جوانێکیان تۆ بە کچی ئەو ئەشەی ئۆی چۆن حای بردووم هەر ئەم سەرۆ سەرەکات با بۆ باسکەم دادە نەسرین وتی تۆ چی تەواو کردووە وتم وەڵی من پۆلی پێنجی سەرەتاییم تەواو کردووە جا بە زۆریشە من حونجە ها بە حونجە ئەخوێنمە ئەوانە بە زۆرە خۆ دەزانی وتی خەم و نەبێ من شادەی سەی متەوەسڵ بۆ ئەنووسم ئەڵێم ئەمە لە سەی متەوەسڵ دەرچووە شادەی سەی متەوەسڵ بەوە داتەمەزرێن وتم وتی کۆمپیوتەرە زانی وتم کۆمپیوتەری چیکە عادل من پێنجی سەرەتاییم وتی بۆ خوایە ئەبێ خۆم فێرت بکەم جوان فێری دەکە تۆ دەیری بۆ بەس قسە نەکەی جوانە نەڵی بە نەسرین و تۆ باشە تووشە ناوی من نەیەنی بە هیچ جۆرێ دادە نەسرین خەمن نەبێ ئیشەڵڵا شوتی چاکەمە ئەوە کێ؟ کە عەلی برادەرمە وەڵڵاهی نکتەی واجێرەتەوە نی عەلی ئیشی فیتەری وچی لاکەم داماوەکەیە داماوێکە زانم هەر عەلیە؟ عادی توە؟ هەی عەلە مشکەی تێیناڕی دوو مسکە وەڵقم بە کاڵی عەلی والله نکتەی وای وەختی نکتێمانە بە قوڕ نەگیرێ عەلی بەدەست سەبیحەوە مش فێری نامە نووسیم بۆ مەنێریە سەبیحی دراوچەمانە؟ صبيح 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 وكيلو كلي عادل لا علي زيادة كز هي يا زانم وسبيع كي استا وقتي ويا شي كسبيحة خان عيبنا كان
هل نجي؟ الجوابي علي بنوعة ئەم عەلیە ڕەزیلە دایمە نوکاکە وەحدەی پێ نییە با بچم جوای بە مزام چیە بێ علي چی سەختە چی ئەوە منم من ناوێرم تەلەفۆنی بۆ بکەم نەسرین لە ماڵەوەی پێی بزانم کا بە فلی جا بۆ نامەیەکی بۆ نەنێرم وەڵا نووسم زۆر زەڕڕ بوو بینم دڵم تەقی لەگەڵ 50 مۆزەفەی دایرەیە شەکلم کردووە بەقەدەر ئەمە عەزیەتی هەیە زۆر زەڕورە ئەوە چیەکە عەدوولی وەڵڵاهی تۆ سەیری کە ئەوە کورە عەلیە جواب نایەتەوانێ وتی هین لاسیکی درایم شەفتەکەم تۆزیە سواوە وتی بۆ پێیاکەم وای ئێستا جواب نایەتەوە علێ سەختە چی یەک کەڵەکچی هەیە یەک بێناموسێ وەڵڵاهی ئەزانم ئەڵێم ئەڕۆم تۆزێک درەنگێمەوە خۆ هیچمان ناوێ نەوەڵا هیچمان ناوێ چی بۆ لە علێ سەختە چی وەڵڵاهی جا خۆ احتیمالە بیبینم احتیمالە نەشی بینم وەڵڵا باش دەیتەوە گەڵم بڕ بۆی یەخی کراسەکەم ڕێکە تۆش کامێرم بۆ بکەرەوە دەدەی سوێن بۆ کاکە دەبا بوو بینم جێ بگرە ئەو مۆزوعی سەفارەکەی تورکیا چۆنە هێڵم ڕەحیم بچێت تەپڵم بۆ پێدەیە تەپڵ ئەوە قابلی جەنابتە هیچ چۆن نازەم هەستەکەم گەرمامە تۆش گەرماتە زۆر گەرمم ئەها چەند گەرمم چەند گەرمە گەرمە ئەڵێم ئەزانی سۆفێکی زۆر سەیرە لەگەڵ تۆ ئەڕێ بۆ تورکیا دوای 2 ڕۆژ منیش ئیفادێکی مەفتوحم هەیە بۆ تورکیا ئەرە وەڵا لەوە سۆتفتر چی بێ باشە ڕێک ئەنقەرەیە ئەوەی منیش حەزم نەکرد لەبەر مۆزەفەکانتم نەوەکو بەڵێن ئەمە دنیای دڵکردمێ بکەن چونکە شخصیەتی من ڕێگەم پێ نایە دەم شتانە قوبوڵکەم ئەڵێم بۆ یەکشت نەکەین من برادێکم کە ئەچمە تورکیا کلی شوقەکەی مەیاتێ تۆ بۆ پارەی بە ئوتێل ڕێک تێگەی و کلە دێمێ قیرنووسیا من لەبەر دەرگاخەوە لەبەر دەرگای شوقەکەخەوە نانە ڕەجان تخوا تەکلیف مەکە تخوا تەکلیف مەکە هینەتین چۆن من لەبەر دەرگاخەوم چکە مەشاعرم ئێحساسم ڕێگەم پێ نایە بێ مەژوور و پێی